خۆشەویستان، لە دوای مردنمان دوو جێگا هەیە: بەهەشت خوای گەورە بە نسیبمانی کە، دۆزەخ خوای گەورە بمان پارێزێ. ئەمە سەرنجام و مەسیری هەموو مرۆڤەکان و جنۆکەکانە. جا لە حەدیثێکی صحیحی ئیمام مسلمدا هاتووە، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت: وأهل النار خمسة، ئەهلی دۆزەخ پێنج کەسن، پێنج صیفەتیان تێدایە. ئەمە لەم حەدیثە پێنج باس کراوە، ئەگینا زۆری تریش هەیە لە حەدیثەکانی تردا. جا ئێمە ئاگادار بین، ئەمانە صیفەتی ئەهلی ئاگرە، پەنا بەخوای گەورە، نەک ئەهلی بەهەشت. یەکەمیان دەفەرمێ: الضعيف الذي لا زبر له، ئەو فەقیرەیە، ئەو لاوازەیە، ئەو خەڵکە لاوازەیە، کەسانێک دەبینی زۆر زەعیفن، عەقڵیان کامل نییە و نەبێ شێت بن، لای خۆیان زۆر عاقڵن، بەڵام لە ڕاستیدا عەقڵیان کامل نییە. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: لا يبغون أهلا ولا مالا. ئەمە صیفەتیانە، عەقڵیان کامل نییە، ژیانیان هەرچی شتیان هەیە بەدەست عەقڵی خەڵکەوەیە. دەبینی عەقڵی خۆی داوەتە دەستی سەرکردەیەکەوە، عەقڵی خۆی داوەتە دەستی بەڕێوەبەرێکەوە، عەقڵی خۆی داوە بە دەست کەسێکی دەوڵەمەندەوە، عەقڵی داوە بە دەست کەسێکەوە کە ناودارە، ئەو چی پێ بڵێ جێبەجێی دەکات، ئەو چی ڕێگری لێ بکات نایکات. ئەم جۆرە کەسانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: تەماشا دەکەی لا يبغون أهلا ولا مالا، بەدوای ئەوەدا ناگەڕێ، چونکە عەقڵی کامل نییە، هەم کۆیلەی خەڵکە، هەم بەدوای ئەوەدا ناگەڕێ ببێتە خاوەنی خێزانێک، هەتا حرام وەستابێ نزیکی حەڵاڵ ناکەوێ. دەڵێ ژنم بۆچی ئەم هەموو ژنە بەلاشە هەیە؟ پەنا بەخوای گەورە، بۆ ژن ناهێنی؟ وەڵام من زینا دەکەم، بە پارێکی کەم لەگەڵ ئافرەتێکا ڕادەبوێنم، پێویستم بەوە نییە ژن بهێنم. ئەمە مرۆڤێکی عاقڵ و تێگەشتوو نییە، چونکە نە خاوەنی خێزانە، نە دەبێتە خاوەنی منداڵ، دەبێتە باوکێکی حەڵاڵ و ڕێکوپێک. تەماشا دەکەی بەدوای شەهوەتا ڕائەکە، بەدوای هەوە ئارەزوەکانی ڕائەکات، تەماشا دەکەی عەقڵی ژیانی هەموو شتی بەدەستی خۆی نییە، تووشی شەهەواتێک بووە، ئارەزوەکانی بووە، یاری پێ دەکات. پەنا بەخوای گەورە، خەڵکی وا هەیە لەگەڵ دەیەها نەفەردا دەخەوێت، زینا دەکات. ئەم جۆرە کەسانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کە عەقڵیان کامل نییە، چونکە ئەوەی خوا پێی ناخۆش بێ دەیکەن، ئەوەی خوا حرامی کردووە ئەنجامی دەدەن. ئەم جۆرە کەسانە پەنا بەخوای گەورە ئەهلی دۆزەخن. ئاگاداری خۆمان بین، وا نەزانی کاتێک کە تۆ زینا دەکەی، وا نەزانی تۆ کەسێکی باشی، تۆ کەسێکی ئەگەر لەسەری بمریت و تۆبە نەکەی، تۆ ئەهلی ئاگریت.